اینجا هیمان بڵێ ئێمە گیانێکی ئەوە چۆن ساڵتە درێتێ کاک بە بۆنەی ڕۆژی خاوەن پێداویستی تایبەتەوە پیرۆزبایەکی گەرم لە گشت خاوەن پێداویستیە تایبەتەکانەکەم و بە تایبەتی خاوەن پێداویستیەکانی ئەم سنتەرەی خۆمان بە بۆنەی ئەم ڕۆژە پیرۆزەوانێ زۆر خۆشحاڵم کە لە ڕۆژێکی وایە لەگەڵ ئەوانام لەم بۆنەیەدا بەسەریانەکەینەوە ئەگەر بە شتێکی بچووکیش بێ ئەلموهیم توانی بێتمان خەندەیەکی بچووک بخەینە سەر لێوەکانیان خۆشحاڵیان پێوە دیارە و سنتەرەکەمان بە بەردەوامی ئێمە چالاکیمان هەیە بەڵام ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بۆ ئێمە و بۆ ئەوانیش توانیومانە لەم ڕۆژەیە کە شتێک بکەین کە ئەوانیش بەشدار بن لەگەڵمانە بۆ ئەو بۆنە پیرۆزە.